ئیش بە قانون بڕوا لە وڵات تا حکوومەت ئیشی پێ ناکات. خۆ سوورکردنەوەی بەڵێندەران ئەم جارە بۆ ئەوێ ژمارە چواردە نەکەنە 15 و داواکانیان جێبەجێ بکرێت. چونکەوە خۆیان دەڵێن چواردە جارە کۆ دەبنەوە و گرد دەبنەوە کەس گوێیان بۆ ناگرێت. ئەمڕۆ لە کۆبوونەوەکاندا بەڵێندەران گەیشتنە ئەو بڕیارەی کە دەبێت مان بگرن و لە بەردەم نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەتدا لە سلێمانی خێمە هەڵبدەن تا پارەکانیان پێ بدەنەوە و پێش دەچێت پەنا بۆ دادگای فیدراڵی برن بۆ تۆمارکردنی سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم. لە 175 بەڵێندەران مایەپووز بوون و لەوە زیاتر ناتوانین کێشە کۆمەڵایەتیەکان چارەسەرکەین وە گرنگترین داواکاریمان دانانی میکانیزمی گونجاوە بۆ دەستکردنەوە بە پرۆژەکان بەپی جۆرێتی و ڕێژەی تەواو بوون سەرفکردنی چەشی بانقی بۆ کۆمپانیەکان بە شێوەی ماگانە کاتێ بڕیاری ئەوەمان ناکە خێمە هەڵدەین و وەک ناڕەزاکارێک بمێنینەوە هەتاوەکو و فترەیەکی زۆر بە ئاحتیادی شکاتکردنی شێتە پێشەوە ئەوە ئەگەڕێتەوە بۆم بەڵێندەرە بە ڕێزانە. تا ئێستا لە 175 بەڵێندەران مایەپووز بوون هەر بۆیە داوایان کرد پارەکانیان بۆ بجێڕنەوە و تاوەکو پرۆژە وەستاوەکان دەست پێ بکاتەوە. بەڵێندەرێکیش دەڵێت ئێمە چەکی پارەکانمان وەرگرتووە بەڵام ئەوە بانکی کوردستانە بۆمان سەرف ناکات. وەکو فەرمانبەران و مامۆستایان ئێمەش ناچارین بینە سەر جادە باقی کوردستانی نێودەوڵەتی ئێستا بۆ یەکێ لەوانە پرۆژەکانی پترۆل دۆلارە کە پێڵێن پرۆژەی ناوچە جیاجیەکانی لە حکوومەتی هەرێماوا تعریف کراوە چەند پرۆژەیەکە کە مانگانە سلفەیەکیان بۆ سەرفەکە دین بە بڕی 5 ملیۆن دۆلار و ئێستا ئەوەش وەستاوە بەهینی ئەوەی کەوا باقی کوردستانی نێودەوڵەتی چەکەکانیش کراوە حازرە وەزبەی شەشەم باقی کوردستانی نێودەوڵەتی پارەکەمان بۆ سەرف ناکە. قەیرانە دروستکراوەکانی هەرێمی کوردستان چەندین کێشەی کۆمەڵاتیان لە ناو هاوڵاتیانە دروست کردووە جگەلەوەش کەرتی ئاوادانی پەخستۆ چەندین پرۆژەی هاوشەوی ئەم پرۆژەیە بە تاوانەکراوی جێڵراوە بەڵێندەران گرفتێکی گەورەیان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم بەناو حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەو هەموو کێشەدا خۆی کەرکردو و گوێ لە کەسیش ناگرێت. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.